ماڵەکەم ئەو ئاوازیان لەسەر داواکاری کاکە ڕۆژ پیرەشیان بۆ ڕێوینی ئیسکانی چاوەکەم من حەز دەکەم لەگەڵ تۆ چاو لە چاو بم دەموێ بە تیری جوانی نێسیری گەورە ڕاو بم من دەمەوێت تۆم دەوێ نەک ناسراو و بەناو بم حەزم دەکرد بۆ لێوی تەڕی تۆ خۆم سوراو بم لەناو قەدەت بەعاڵێ تندت بگرم لاولاو بم لەناو پرسی بۆن خۆشت تاڵەداوێکی خاو بم دەمەوێ بۆ جوانی ڕوت هەر سەرمەست و شێواو بم لەگەڵ تۆ پیر بووم خۆشان نەک بە تەنیایی لاو بم لاویش بم دڵم خۆشە لە باوەشت تەواو بم لەگەڵ تۆ بوونات خۆشە لەناو کۆشە و ڕووداو بم باژار و بێکەس بم بێپارە و بێ پێڵاو بم با لە هەموو جۆژنەکان بە زلێکی دڕاو بالای هەرچی مرۆڤە مەزموم و مافوراو بم بمکەنە خەڵکی خوان و بمکەنە خوانی خەڵکی یان وەک پۆڕی کوراو بم تەنیا ئەوەندەم دەوێت لە نێو باوەشتا تاو بم خاڵە ڕێبی نیسکانی لەگەڵ تۆ دەم بەسڵاو بم لەگەڵ مامە ڕەوشتا دەبێ لای کەسی پیاو بم بە پیاوەتی ئێوەوە پیاوم دەبێ شیاو بم ئافەرین آفرین دنیا مان و نمان قربان این بزوانین بناز منازاو تو لبیر نما شوکم لگل تو دان دسازا دنیا مانو نمانا هێندە بە خۆت منازە لەبیرت دێشیە وەک من لەگەڵ تۆدا دەسازە ناز و مەکرم هەڵگرتی دەم کرد ڕاز و نیازە لەسەر چاکەکانی خۆم منت کرد بە جەنازە بڕۆ بڕۆ بێوەفا کارم لە کارترازە ببیە عۆری بەشتیش ئەتۆم ناوێتم تازە بۆ ڕێبێنی ئیسکانی سەستاو لە لاوی ئازە مامە ڕەوش پیرەشی مەردێکە زۆر ممتازە بەندەشم تایبەتی بۆ قاید و ڕێبازە لە مەرداتی بێشوبهەن زۆر و کردنە زەنازە بۆ کۆسرەتی ئەولیەری دەبێ بمدا ئیزازە ئێستا وەک جاران نیمە لە بەند و لە ئاوازە ئەو کاتە ئاڵ ناسازم
ئەگەر سودات ناوسازە ساو لە مامە زەردەشتی شاد وێ ئەو لاوە شاز بۆ عومەری ڕیشەشە دووبارە لاوی ئازا دەزانم ئەو خەمبارە و گردنی یار ناکە ئازا لێی دەدا مامەزانیار مامۆستایە و ئوستازە سەد سەڵاو لە بەندەش بێ سەد سەڵاو لە مەندەش بێ نەڵەی سوورە لە سازە ئەوەی مەندەی خۆش نەوێ براوی یا قازە ئاکرداگری ئەوەی مەندەی خۆش نەوێ مراوی یان قازە لەوانەش خراترە لای من بەچکە بەرازە ئافرین یارەکەم دەڵێ سوورە ئەوا دەڕۆم سەفەرمە ئەو ڕۆژەی سەفەر دەکەی کفنی سپی لە بەرمە لەو ساتەی وتێ دەڕۆم هەموو دەم سەرم گەرمە بڕوا بکە عەزیزم نەگەرمە نەوەک سەرمە لە هەر چوار وەرزی ساڵە هەر ئازار برادەرمە هەر ئازار هاونشینمە و فەقەت ئازار لەگەرمە بۆ ئیسماعیلی کۆلای ئەو بۆ خۆی تازی سەرما سەڵاو لە مامەیێرش ئەو دۆست و برادەرمە سەڵاو لەی بۆ جەرگەی ئەو بۆ خۆی تیلی جەرمە بۆ زەردەشتی سیساوەی دەیڵێم بەو قوڕگە نەرمە ئەوەی ئەتۆی خۆش نەوێ بێ ئەخلاق و بێ شەرمە ئەگەر هاتم بۆ ئیسکان تێکە ئەو لەفە گەرمە ئەگەر هاتم بۆ ئیسکان تێکە ئەو لەفە گەرمە ئەمن پارەی خۆم دەدەم سوورە لەو شتەی بێ شەرمە لێی دەدا مامە زانیار خۆی مامۆستا و تیچەرمە زانیار گلەیێ دەکەم ئەم قسە لە لەنگەرمە ئەمن هێشتا مندارم چایەکەت گەلە گەرمە وایە ماڵەکەم ئاخیرە باس يادي سعر يارا عزايا بقرار يشيل لاني استاذ عدنان كريم الامام مقليلي عفوا عفوا ئەو سەوابیری کردوم دەڵی لێ کردوم نوشە دەزانێ ئای مەحرومی شێتیتی چونکە قشتە داوای ماسی لێ دەکەم ئەو قسەم بۆ عام و گشتە دەڵێ ماچت نادەمێ لاکە و سمێر هەڕشتە ئاخۆ چەندی وەکومنی ئەو چیژە کردە کوشتە بۆ ڕێبێنی ئیسکانی ئەو برا و پاڵ و کوشتە
سەستاو لە مامە ڕەوشت سەستاو لە مامە ڕەوشت دەیڵێم بەو وەندە گشتە مامە ڕەوشت بیڕەشی ئەم مەردا هەمیش پشتە ئەمن ڕەوشتم خۆش دەوێت چونکە زۆر بە ڕەوشتە ئەوەی دوژمن بەنگۆ بێ ئەمن دەیکەم بە کوشتە ئەوەی دوژمن بەنگۆ بێ ئەمن دەیکەم بە کوشتە بەدین و بە ئیمانم لفی دەکەم وەک تشتە ئافرین دووبارە و سێبارە ئیشەڵا ڕەزامەندی هەمووتانە هەمووتان بێ جیاوازی بەزەنگۆ خەپەتان نینە خەپە ناویسیە چی ئەهلی مزگەوتیە؟ ماڵەکەم